أيوي لو هوايا أم جارتي قومايا ئەو جارە ئاخی جاروی مشکلە مامە سەر بێتن و بۆ بیان شتەمە درێژ ببوو لە بۆ عیلێ ببینێم. ئامین. وڵای کاک سعدێڵی با ئێوارە بڕین بۆ ماڵی خاڵی نیشا بەدەست و دیارەوە. تۆ تەواوی؟ ئێمە ئێستا کەوتمینە سەر چاجی عەلی. کوڕە مێشکێ بە کوڕی منەوەی بە کێوەیە لەم دنیا. بۆ بە مناڵی گوێز راوەتەیە؟ ئەڕوا وەچی دەکاتە سەرکەوتن یەکسەر دادەبەزی. کەیان بە ساحەیدەمتان نەگۆڵی تێڵم نەدیفا. دانیشە برا دانیشە. کاکاتکەم بە ئەدمی. ئەدمین چیە باوکەڕۆ؟ ماشەکە قماشەکە جوانە هەرزانە نایابە لای ئێمە دەست ئەکەوێت. دەمەوێت ڕسمی لەگەڕە و کابرای بردەوە. هاو وس تەواو سعدی بەناوبانگ بوو. أم جارتي قومايا لا نيوان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دامو تشينك. هاري والله. كانش. رايزك لو كشك. صخوش بدي. لیمۆی دڵم لیمۆ چیە؟ نازانم. گیانەکەم نەک یەک ساڵ ئینشاڵڵا یادی 1000 ساڵە دەکەینەوە یەک ساڵی تر. دوو ماڵ و یەک سادی دووشەممە کاتژمێرنەوە.